هەموو ئەوانەی کە ئەم واقعە دەبینن دەبێت چەند شتێکیان لەبیر بن. من پێم خۆش نییە برینی کەس بکولێنمەوە، بەڵام هێندێک ڕاستی تاڵ هەیە دەبێت لەبیرمان بن، بەتایبەت لە مەقامێکی ئاوادا. خەڵک ڕیفراندۆمە سەقەتەکەی لەبیر چوو کە نیوەی هەرێمان لەسەردانا، خەڵک سربەخۆی ئابوووریەکەی لەبیر چوو کە موشەمان کردەوە بە چارەگە موشە بە نیوە موشە، خەڵک ئەوەی لەبیر چوو کە وەکو تەمەلوق و ماستاوکردن خەڵکێک دەچێت بە ناوی پەرلەمانەوە دەچێت بۆ لای قونسوڵیە فەڕەنسا کە ئێمە پشتگیری ماکڕۆن دەکەین کە ئیهانەی کرد بە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام. لەم ڕۆژانەدا بیستم کە لە هەولێری پایتەخت کۆبوونەوەیەک کراوە، ئەو کۆبوونەوەیە بۆ ئەوەیە کە عێراق و بارودۆخی خۆی لەگەڵ قەوارەی زایۆنیدا ئاسایی بکاتەوە. چی ئاگای لێیە؟ نە من ئاگام لێ، نە خەڵکی دیکە ئاگای لێ. چۆن دەبێ ئەم وڵاتە وابێ؟ چۆن دەبێ هەر کەسێک چۆن لە بەرژەوەندی حیزبی و شەخسی دابوو بیکە بەبێ ئەوەی حساب بۆ خوا بکە و بۆ قیامەت حساب بۆ خەڵک و بۆ مێژوش بکە. و دواییش تەماشا دەکەی هەڵە استراتیژیەکان کە دەکرێن بازەکە چێ دەیدا؟ ئەو کەسە کە هەڵەکەی کردووە هەموو بازەکە دەدەین، هەموو ناوی هەرێمەکە نیشانی پرسیاری دەشێتە سەر.